لە دوای 10 ئۆکتۆبری 2021ەوە تا 13 ئۆکتۆبری 2022 ساڵێک و 2 ڕۆژ بەسەر هەڵبژاردننی پێشوەختی عێراقدا تێتە بەڕێی تا سەرنجام لایەنەکان گەیشتنە ڕێککەوتن و سەرۆکۆمار لە هۆڵەکانی هۆڵی پەرلەمانی عێراقەوە هەڵبژێردرا. ئێستا ئەگەرەکان دەخرێنە بەردەم پێکێنانی حکوومەتی نوێ کە محەممەد شیع سوودانی بۆ پێکێنانی ڕاستپێردراوە. ئایا ئەمە حکوومەتە بە بەشداری ئەو لایەنانی کە پێکەنیری سەرەکی کوتلە گەورەکانی نێو پەرلەمانن پێک بهێنرێت لایەنەکان کە شقامیان بەدەستەوە بوو وەکو ڕەوتی سەدر هەڵوێستیان چۆن دەبێت ئەم لایەنانە سەرکەوتو دەبن لە سەر بەڕێوەبردننی وڵات بۆ پێی کە خۆپیشاندانەکانیش تا ئێستا بەردەوام بۆ داواکاریەکانیان هەر لە جێ خۆیەتی. زیاتر قسە دەکەم بەڕێز عومەر بەرزەنجی بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. بەڕێز عومەر ئەم کاتت باش. محەممەد شیع سوودانی ڕاستپێردراوە بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق. دەگوترێت ڕاگەاندنی کابینە وەزاریەکەی ئەم حکوومەتی کە بەدەستی سوودانیە بۆ ڕاستپاردنی سەختترین قۆناغەکانی پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق دەبێت. پێتان وایە سوودانی بتوانێت ئەمەرکە بە باشی جێبەجێ بکات؟ زۆر سوپاس. پێشەکی پیرۆزبایی گەرمم بۆ فەخامەتی سەرۆی کۆمار جەنابی دکتۆر لەتیف ڕەشید و هەروەها پیرۆزبایی گەرمم بۆ بەڕێز محەممەد شیع سوودانی کە ڕاستپەردراوە بۆ تشکیلی حکوومەتی عێراقی. بەڕاستی کارێکی قورسە پاش ساڵێک لە چاوەڕوان لە بەردەمی تەحەدیاتێکی زۆرایە. عێراقیەکان هەڵبەتە دابەشن لەسەر ئەم مەسەلەیە لەبەر ئەوە بەرامبەرێک هەیە کە دیاریانەوەیە و چاوەڕوانە لەبەرەوە مهمەکەی زۆر قورسە. پێویستە بە کۆمەڵێک کاری گەورە هەستێ. یەکێک لەوانە مەسەلەی موازنە لە عێراق هاوەستاوە پێویستی بە حکوومەتێکی تازەیە پێی هەستێ. هەروەها ئەم حکوومەتە هەر ئەوەنە چاوەڕوانی لێ ئەکرێت لە ساڵ و نیوە تا 2 ساڵ بەردەوام بێ بۆ ئەوەی بچێ بۆ هەڵبژاردننی پێشوەختە. لەبەر ئەوە کاتەکەشی کەمە لە بەردەما پێویستە حکوومەتێکی خەدەمات بێ. کاری وەزعی اقتصادی و صحی و ئەوانە پێویستی بە ئاوردانەوەیکی زۆر گەورە هەیە. لەبەر ئەوە کارەکەی سەختە بەڵام کەسێکی لێهاتووە جێ ئەوەیە کە بتوانێت بە کارەکەی هەستێ و ئەم مەسەلەیە بەبێ بە بەشداری لایەنەکان بێەوە چاوەڕوانی ئەوە ئەکرێت کە لە مانگەکەی بەکارەکەی خۆی هەستێ و بتوانێت حکوومەتەکە تەشکیلکە. عێراقیەکان چاوەڕوانیان زۆر زۆر هەیە و زۆر پێویستیان بە حکوومەتی تازە هەیە. باشە بەڕێز عومەر سەدر کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا شقامی سیاسی عێراقی بەدەستەوە بووە لە ڕێگەی خۆپیشاندانەکانەوە ئێستا لە نێو ئەم کابینەیەدا لە نێو پرۆسی سیاسیدا بوونی نییە. پێتان وایە سەدر ئەگەری گەڕانەوەی بۆ ناو پرۆسی سیاسی عێراق تا چەندە بەهێزە و هەڵوێستی داهاتووی چی دەبێت بەڕای ئێوە؟ بە هیچ جۆرێک سەدر لەوە ناچێت بگەڕێتەوە ناو کایە سیاسیەکە. هیچ ئیشارەتێک نییە بۆ ئەو شتە. بەڵام خۆ لە سیاسەتە هەموو شتێک ممکنە. ئەو زیاتر لە شقامەوە کارەکە و بە دڵنیایی تەماشای ئەم وەزاعەکە. لەبەرەوە کارەکەی جەنابی محەممەد شیع سوودانی زۆر قورسە. ئەگەر بێت و زۆر سەرکەوتوو نەبێ تووشی کێشەی گەورە ئەبێ. بەڵام ئەگەر بتوانێت سەرکەوتنی نەوعی بەدەست بێنێ لەوانەیە کارەکان بەرەوە ئەوە بڕوا وەزعەکەی بۆ بچێتە سەر و بتوانێت لە کۆتاییە بیگەێنێ بە هەڵبژاردننی ئایندە. ئەو کاتە سەدرش قسەی خۆیانیانە بێ بۆ ئایندە و بۆ ئینتیخاباتی ئایندە شتەکان بەو شێوەیە چاکە بێتەوە. باشە پێتان وایە هەوڵەکانی کورد تا چەندە لە بەغدا گرنگن بە تایبەتی بە یەکگرتووی بۆی کە بتوانن لەوێش لە نێو پرۆسەی پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراقدا ڕۆڵێکی کاریگەریان هەبێت بە تایبەتی ئەو پارتە سەرەکیانەی کە زۆرترین سەرنجەکان لەسەریان؟ کورد پێویستی بە یەکگرتوویەکی زۆر هەیە. هەموو کاتێ پێویستی پێیەتی. ئێستا ڕەنگە لە هەموو کاتە زیاتر پێویستی پێی بێت لەم وەزع و لەم حکوومەتەیە بۆ ئەوەی بەباشی دانیشن بۆ دابشکردنی وەزارەتەکان بە شێوەیەک کە مافی کورد بەدەست بێنن. مەلەفاتی کورد زۆرن لەگەڵ ئەم حکوومەتە تازەیە باز بکرێ. بەغاز و نەوتە مادەی 140 زۆر کاری تر هەیە کە پێویستی بە چاکردنەوە هەیە بە پیاچوونەوە هەیە بە دۆستایەتی ئەم شتانە ئەکرێ. لەو باوەڕێیان کە کورد ئەگەر ئاوا نەکا و ئەگەر یەکدەنگ نەبێ زەرەرمان لێ ئەبێ بە زەرەرێک بۆ کوردستان. لەبەر ئەوە هەموو کەسێک ئەوە بە پێویست ئەزانێ و کاتی ئەوەشە بەڕاستی.
بەڵێ بەڕێز عومەر بەرزەنجی بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24